بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سرتا داواکانی لخوای پروردگار او مر منداڵی لە خاوەنەکەی قبولکە ئینشاءالله بە چاکترین شێواز پاداشتی بداتەوە، ئەو منداڵەیەش ساڵح بکات، تەمەنی درێژکە ئینشاءالله لەسەر عەمەلی ساڵح، خوای گەورە پاداشتی بداتەوە کە ئەمە ئەو شەو بەیەکەوە نانێکمان خوارد و بەیەکەوە کۆبووینەوە دوو قسەی خێریش دەکەین، گوێمان لە ئاەتێک دەبێت لە فەرمایشتێکی پێغەمبەری دەبێت صلی الله علیه وسلم. ئینشاءالله ئەوە هەمووی هەرخێرە، کاری مسلمان و ئیشی مسلمان هەمووی هەرخێرە و خوای گەورە لە خاوەنەکەی قبولکە و بە چاکترین شێواز پاداشتی بداتەوە و ئەو مەبەستەی بۆی کراوە ئینشاءالله مەبەستەکەی خۆی بپێکێت. منداڵ و هەروەها ماڵی دنیایە، جوانی دنیایە. خوای پەروەردگار دەفەرمێت المال والبنون زینة الحیاة الدنیا. ماڵ و سامان و منداڵ کە خوای گەورە دەیدا بە هەر کەسێکی کە ئینسان لە ڕەزامەندی خوای گەورەیدا بەکاربێنێت، ئەوە جوانی دنیایە. جوانیش ئەگەر ئینسان بە شێوازێکی حەڵاڵ ممارەسەی بکە، بێگومان کە هیچ حەرامێکی تێدا نییە. جا پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم ئەولادکم هیبەة الله لەکم، منداڵەکانتان بەخششی خوای پەروەردگارن. کەسێک کە خوای گەورە منداڵی پێدەدات حەقی خۆیەتی کە بە دیاری خوای گەورەی بزانێت، خوای گەورە بەسەری کردوتەوە و دیارەکی پێداوە لە بەرامبەردا سوپاسی خوای گەورە بکات. زۆر کەس هەیە ئێستا پێی خۆشە منداڵێکی هەبێ، ڕەنگە هەموو سەرۆت و سامانی خۆی سەرف بکە، بەڵام خوای گەورە پێی نەداوە ڕەنگە بۆ ئەوی تاقیکردنەوە بێت. ئەو کەسەی کە پێی دراوە جێی خۆیەتی لە بەرامبەر ئەو هەدیە و ئەو دیارەیەیدا سوپاسی خوای گەورەی لەسەر بکات. لەوە گرنگتر ئەوەیە کە ئەو کەسەی کە منداڵی پەیدا دەبێت هەندێک یاسا و ڕێسا هەیە لە شەرعدا کە دەبێت ئینسان ئەو یاسا و ڕێسایانە جێبەجێ بکات بەرامبەر بەو کەسەی کە منداڵی پەیدا دەبێت بەرامبەر منداڵەکەی. یەکەم لەوانە کاتێک کە منداڵ پەیدا دەبێت سونەتە ئینسان بە گوێی ڕاستیدا بانگ بدات و بە گوێی چەپشیدا قامەت بکات. لەبەرچی لەبەرەوەی کاتێک کە منداڵ دەبێت لە یەکەم لە حەزەدا شەیتان دەیەوێت زیانی پێ بگەێنێت، بەڵام کاتێک بانگ دەدرێت قامەت دەکرێت بە گوێیدا، ئەو شەیتانە لێی دوور دەکەوێتەوە. ئەوە یەکێکە لە سونەتەکان. دووەمیان کاتێک کە منداڵ دەبێت سونەتە زاری شیرن بکرێت بە خورمایەک یاخود بە هەر شیرنیەکی دیکە. کاتێک کە منداڵێک پەیدا دەبێت وەکو پێغەمبەر کردوویەتی صلی الله علیه وسلم، و هەروەها فەرمانیشی کردووە کە منداڵ زاری شیرن بکرێت وەختێک کە تازە پەیدا دەبێت. سێمیان کاتێک کە کەسێک منداڵی پەیدا دەبێت لەسەر مسلمانان پێویستە کە دوعای خێری بۆ بکەن، بڵێن خوای پەروەردگار ئەو منداڵەیە ساڵح کات، تەمەنی درێژ کات، ئەو هەدیەیە پیرۆزت بێت، خوای گەورە تەمەنی درێژ کات و ساڵحی کات. ئەو کەسەش کە منداڵەکەی پێدراوە دوعای خێر بۆ بەرامبەرەکەی بکات و هەروەها مەمنونی خۆی دەرببڕێت لە بەرامبەرەکەی. چوارەمیان سونەتە وەختێک کە منداڵ پەیدا دەبێت کاتێک هەفتەیەکی تەواو دەکات سەری بتاشی. ئەو قژوموانەی کە لەو هەفتەیەدا لە سەری دەبنەوە بە زێڕ یاخود بە زیوی دەکێشرێت، ئەندازەی ئەو قورسایی و گرانی ئەو موانە دەبێ بیکاتە خێر. ئەوەش سونەتێکە لە سونەتەکان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری پێکردووە و هەروەها جێبەجێ کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆیە ئەوەش یەکێکە لە سونەتەکان کە لە بەرامبەردا ئەو خێرەی بۆ بکرێت. پێنجەمیان سونەتە منداڵ کوڕ کاتێک پەیدا دەبێت سونەت بکرێت، هەم لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پاکوخاوێنیەوە تەندروستە و هەم لە ڕووی سونەتیشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی پێکردووە و سونەتی پێغەمبەرە. شەشەمیان سونەتە منداڵ کاتێک کە پەیدا دەبێت دەکرێت لە یەکەم ڕۆژەوە بێ، دەکرێت کاتێک هەفتەیەکی تەواو کرد لە دوای ئەوەی کە مەڕە منداڵی بۆ دەکرێت ناوێکی جوان و ڕێک و پێکی لێبندرێت، معنایەکی چاکی هەبێت و مانایەکی باشی هەبێت، مانای خەمباری و مانایەکی خراپی نەبێت. و خۆشترین ناویش پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی پێکردووە لە لای خوای گەورە عەبدوڵڵاه و عەبدوڕەحمانن. و پاشان ئینسان ئەگەر بیەوێ بە ناوی کەسێکی ئەو بکە مانیع نییە، بەڵام بە ناوی پێغەمبەرانیشەوە بێگومان ئەو کەسەی کە بەنیازی چاکە بە ناوی کەسێکی چاکیەوە دەکا خێر و پاداشتی هەیە، بەڵام دروست نییە ئینسان بە ناوی کەسێکی خراپەکارەوە منداڵەکەی ناو بنێت، بە ناوی کەسێکی ستەمکارەوە منداڵەکەی ناو بنێت، یان ناوێک کە خەمباری دەگەیەنێت
یاخود ناوێک کە معنایەکی خراپی هەیە ئینسان بەو ناوە منداڵەکەی ناو بنێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إنكم تدعون يوم القيامة بأسمائكم وأسماء آبائكم. دەفەرمێ ئێوە لە ڕۆژی قیامەتێدا بە ناوەکانی خۆتان و بە ناوی باو باپیرانتانەوە قیامەتێ بانگ دەکرێن. جاکەواتە پێغەمبەر دەفەرمێ ناوێکی جوان و ڕێک و پێک و ناوێکی مانابەخش کە مانایەکی جوان و ڕێک و پێکی هەبێت ناوێکی جوان لە منداڵەکانتان بنێن، چونکە بە پێی توێژینەوەی دەرونیش و بە پێی زانایانی دەرونیش کە باسی دەکەن هەموو ناوێک بەشێک لە مانا و موسەمایەکەی بۆ ئەو کەسەی کە ناو دەنرێت بەشێک لە مانای ناوەکەی لەو کەسەیدا بەرجەستە دەبێت. ئەو کەسەی مانایەکی خۆش و جوان و ڕێک و پێکی هەیە هەر لە خۆ پێی دڵخۆش دەبێت کاکە. بەڵام ئینسان بەڕاستی معنایەکی یعنی ناوێکی ناجوانی هەبێت جاری وایە لە ناو کۆمەڵگەدا پێی عیبەکە بەو ناوەیەوە ناو دەنرێت. بۆیە سونەتە ئینسان ناوێکی جوان و ڕێک و پێک لە منداڵەکەی بنێت. حوتەمیان لە سونەتەکان ئەوەیە کە منداڵێک پەیدا دەبێت سونەتێکی گەورەیە کە مەڕە منداڵەی بۆ بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ العقیقة حق، مەڕە منداڵە کە بۆ منداڵی بکەی لە ڕۆژی حوتەمدا یاخود دواتریش بێ هەر دەبێت. دەفەرمێ حەق و مافێکە لەسەر ئەو کەسەی کە منداڵی پەیدا دەبێت مەرە منداڵی بۆ بکات. یاخود پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كل غلام رهينة بعقيقته، هەموو منداڵێک بەستراوەتەوە بارمتەی ئەو مەڕە منداڵەیە کە پێویستە بۆی بکرێت لەلایەن باوکیەوە. دایکمان عائشە دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکردوین کە مەڕە منداڵە بکەین. بۆیە ناونراوە ناوی حوتەمیشی لێ نراوە لە بەرەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئینسان لە ڕۆژی حوتەمدا کاتێک منداڵی پەیدا دەبێت پێویستە ئەو مەڕە منداڵەیە بکات، یان لە ڕۆژی چواردەم واتە هەفتەی دووەم یان لە ڕۆژی 21 واتە هەفتەی سێم هەر سنەتە ئینسان ئەو مەڕە منداڵەیە بکات و جێبەجێ بکات. حتا ئینسان ئەگەر نەیکرد بێ گەورەش بوو بێ دەتوانێت بۆ خۆشی بکات. فەرمایشتمان هەیە کە ئەنەس بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە بوو بە پێغەمبەر مەڕە منداڵی بۆ خۆی کردووە. دوای ئەوەی کە بوو بە پێغەمبەر لەبەرەوە حەسەنی بەسری دەفەرمێ ئەگەر ئێستا بووی بە پیا و مەڕە منداڵە دەزانی بۆت نەکراوە ئاساییە بۆ خۆت مەڕە منداڵی بکە. هەر کەسێک مەڕە منداڵی بۆ نەکرا بێت ئاساییە ئێستا بۆ خۆی گەورە بوو بێت مەڕە منداڵەیەکی بکە و خێرێکی بکە کە خێرێکی گەورەیە و مسلمان دوعات بۆ دەکەن و لە ماڵەکە و لە ڕزق و ڕۆزی دەخۆن ئەوەش پاداشتێکی گەورەیە. ئینسان دەتوانێت کاتێکە گەورەش بوو بێت مەڕە منداڵە بۆ هەر کەسێک بکرێ ئاساییە، بەڵام وەکو سنەت لە هەفتەی یەکەم یان هەفتەی دووەم یاخود هەفتەی سێم سنەتە ئەو مەڕە منداڵی بۆ بکرێت. ئەو مەڕە منداڵەیە وەکو زانایان باسییان کردووە زۆر حکمەتی تێدا هەن. بۆچی ئەو مەڕە منداڵەیە ئەو حوتەمە بۆ منداڵ دەکرێت؟ یەکێک لە ئەو حکمەتانەی کە زانایان باسییان کردووە بریتە لە شوکری ئەو نیعمەت و هەدیە و دیارەیە کە خوای گەورە بە ئینسانی داوە. ئینسانیش بە زمانی حاڵ دەڵێ کاکە ئەمن ئەوەتە منداڵێک خوای گەورە پێی داوم. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەولادکم هیبەت الله لەکم، منداڵەکانتان دیاری و بەخششی خوای گەورەن. ئەو کەسەش بە زمانی حاڵ دەڵێ کاکە من ئەوەتانەیە خەڵکێکم کۆ کردێتەوە و نان و شتێکم پێداون و خۆشحاڵی خۆم دەردەبڕم بەرامبەر بەو هەدیە و بەو دیارەیە کە خوای پەروەردگار پێیداوە. شوکریش وەکو زانایان باسی دەکەن نیوەی ئیمان بریتیە لە شوکر. خوای گەورەش دەفەرمێ لە ئین شەکەرتم لە ئەزیدنەکم، ئەگەر ئێوە لە بەرامبەر ناز و نیعمەتەکاندا شوکر بکەن خوای گەورە بۆتان زیاد دەکات. ئەو مەڕە منداڵەیە بە زمانی حاڵ شوکری ئەو ناز و نیعمەتەیە کە خوای گەورە بە ئینسانی داوە. دووەم لە حکمەتی ئەو مەڕە منداڵەیە ئەوەیە کە ڕزگارکردنی ئەو منداڵەیە لە دەستی شەیطان. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ كل غلام رهينة بعقيقته، منداڵ بەستراوەتەوە و بارمتەی چییە؟ ئەو مەرە منداڵەیە کە بۆی ئەو سونەتە دەبینێت چاو لەوە بکە بڵێ وەڵام منیش ئەو سونەتەی بۆ منداڵەکەم دەکەم. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم كان له مثل أجر من عمل بها، دەفەرمێ هەر کەسێک ئەو سونەتەی جێبەجێ بکات چاو لەو کەسە بکات پاداشتی ئەو کەسەی سونەتەکەی جێبەجێ دەکات. ئەو کەسە کە بۆتە هۆکاری زیندوکردنەوەی سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پاداشدا وەکو ئەو کەسەی کارەکەی دەکات سنەتەکەی دەکات ئینسان بەشدارە. جا پێغەمبەر دەفەرمێ بەبێ ئەوەی کە هیچ لە ئەجر و پاداشتی ئەو کەسە سنەتەکەش دەکات کەمە بێتەوە. کەواتە ئینسان بە زمان بێت
یاخود بەکردار بێت ببێتە هۆکاری زیندووکردنەوەی سنەتێکی ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم لە ئەجر و پاداشدا وەکو ئەو کەسە وایە کە سنەتەکەی جێبەجێ دەکات. ئێستا ئینسان ئەگەر بە هۆکاری کەسێکەوە چەندین کەس چاوی لێ بکەن، چەندین کەس ئەو سنەتەی زیندوو بکەنەوە ببێتە هاندانی خەڵک لە ئەجر و پاداشدا ئەو کەسە کە بۆتە هۆکاری زیندووکردنەوەی سنەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسە لە ئەجر و پاداشتی هەموواندا بەشدارە. چوارەم لە حکمەتەکانی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتیە و بەهێزکردنی برایەتیە. ئینسان کاتێک مەڕە منداڵەیەکی دەکات، دەعوەتێکی دەکات، مەسەلەن درو دراوسەی بانگ دەکات، خزمەکانی بانگ دەکات، برایەکی بانگ دەکات، مەسەلەن کەسێک بانگ دەکات، ئەوە چییە؟ وەختێک خەڵک بەیەکەوە دادەنیشن ئولفەت و برایەتیان بەیەکەوە دروست دەبێت. وەختێک ئینسان بەیەکەوە نانێکی دەخوات ئولفەت و خۆشەویستی بەرامبەر یەکتر زیاد دەبێت. زانایان دەفەرمون نان خواردن بەیەکەوە خۆشەویستی دروست دەکات. ئەو نانەشی زۆر دەستی بۆ بچن بەرەکەتی زیاتر تێدەکەوێت. کەواتە لە ڕووی کۆمەڵایەتی شەوە تەبایی و برایەتی دروست دەکات، ئولفەتی و خۆشەویستێکی دروست دەکات. ئینسان بەیەکەوە لە کۆڕ و مەجلیسێکی دادەنیشی، ئاەتێکی دەبیستێ، فەرمایشتێکی پێغەمبەر دەبیستێ صلی الله عليه وسلم، ئەوەش بریتە لە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی. تەماشاکەن ئەو دینە چەند گرنگە. دینی برایەتی و پێکەوە ژیانە برام، دینی خزمایەتیە، دینی بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە. هەر شتێک خی گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمەی بڕیاردابێ ئیلا بەرژەوەندی دنیا و قیامەتی ئێمەی تێدایە. پێنجەم و کۆتاهەمین کە باسی بکەین زۆر حکمەتی تێدا هەنە، بەڵام پێنجەم لە حکمەتەکانی بەدەست هێنانی پاداشتە لە لای خی گەورە و هەروەها جێبەجێکردنی فەرمانی خوایە و هەروەها دەفعی بەڵایە لەسەر ئەو ماڵە و ئەو منداڵی کە مەڕە منداڵی بۆ دەکرێت ئینسان خێرێکی دەکات. بۆیە گوتراوە ئەسەدەقەت تدفع البەلاء. خێرکردن چییە؟ بەڵاو موسیبەت لەسەر ئینسان لا دەدا. کاتێک کە بەڵایەک دێت بۆ وڵاتێکی، بۆ شوێنێکی، بۆ گوندێکی، بۆ ماڵێکی، مەسەلەن دەڵێن کاکە با خێرێکی بکەین بۆی دەفعی ئەو بەڵایە لا بچێت لەسەرمان و ئەو بەڵایە لەسەرمان نەمێنێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ داو مەرضاکم بالصدقة، یعنی نەخۆشیەکانتان بەهۆی سەدەقە و خێرکردنەوە چارەسەر کرد. بەڵاو موسیبەت نەخۆشی بەهۆی خێرکردنەوە زۆر جاران لە ئینسانی دوور دەکەوێتەوە. بۆیە ئیبن القەیم دەفەرمێت بەڕاستی خێرکردن و سەدەقەکردن تەئسیرێکی زۆر کاریگەری هەیە. حتا ئەو کەسە ئەگەر مسلمانیش نەبێ دەفەرمێ کاتێک کە خێرێک دەکات هاوکاری خەڵک دەکات لە ڕووی دنیاییەوە بەڵاو موسیبەتی لەسەر لا دەچێت. خوای گەورە ئەگەر لە ڕووی دنیایی شێوە بێ بەڵاو موسیبەتی لەسەر لا دەبات. بۆیە خێرکردن و سەدەقەکردن و هاوکاریکردنی خەڵک بەڵاو موسیبەت لەسەر ئینسان لا دەبات و خێر و پاداش بۆ ئینسان دەست دەکەوێت. و هەروەها ئەو منداڵەشی کە بۆی دەکرێت کاریگەری بەسەر ئەوە هەیە کە شەیطان لێ دوورکەوێتەوە و هەروەها بەڵاو موسیبەتی لەسەر لا بچێت. کەواتە ئێمە دەگەینە ئەو نەتیجەی بەڕێزان ئیسلام دینی برایەتی و پێکەوە ژیانە، دینی تەباییە، دینی ئاوەدانیە. کاکە بخوا ئیسلام دینی وێرانکاری نییە. ئیسلام لە هەر شوێنێک بێ ئاوەدانی و خێر و خۆشی لەوەیە برام. ئیسلام خەڵک بەیە کۆ دەکاتەوە. خوای گەورە کە لەسەر دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوس و خەزرەج ماوەی 100 ساڵ شەڕیانە، بەڵام دوایی ئاشتەوایی بەیەکەوە دەکەن و ئاش دەبنەوە. خوای گەورە دەفەرمێ لەو ئەنفەقتە ما فی الأرض جەمیعا ما ئەلەفتە بەینە قولوبهم. ئەگەر هەموو دنیات دابانێ ئەوانە هەموو دنیات پێدابان نەدەتوانی دڵیان ئەوا بەیەکەوە گرێ بدەیوە برایەتیان لە بەیندا دروستکەی، ولكن الله ألف بينهم. بەڵام خوای گەورە برایەتی لە نێواندا دروستکردن. ئەو برایەتی کە بەهۆی ئیمان و ئیسلامەتیەوە دروست دەبێت، ئەو تەبایی و خۆشی کە دروست دەبێت، بەخوا لە هیچ بەرنامەیەکی دیکەوە دروست نابێ برام. ئەوەی دیکە هەمووی مەسلحەتە بەیەکەوە، بەڵام ئیمان و ئیسلامەتی ئینسان بەیەکەوە لەسەر ئەساسی ئیمان پەیوەست دەکات. کەواتە دەگەینە ئەو نەتیجەیە کە ئیسلام دینی ئاوەدانیە، دینی خێر و خۆشیە، دینی چاکەیە برام. هەر کەسێک سنەتێک جێبەجێ دەکات ئەوەتە خەڵک لە دەستی دەخوات، ئەوەتە خەڵک بەهرەمەند دەبێت، ئەوەتە خەڵک بەیەکەوە دادەنیشێت، ئەوەتە دوو قسەی خۆش دەکات، ئەوەتە گوێی لە فەرمایشتێکی خوای گەورە دەبێت، گوێی لە فەرمایشتێکی پێغەمبەر دەبێت صلی الله عليه وسلم. ئیسلام خەڵکی بەیەکەوە گرێ دەدات و تەبایی و خزمەتی و برایەتی دەپارێزێت. بەڕاستی ئیسلام لە هەر شوێنێک بێت سەرفرازی دنیا و قیامەت لەوەیە. جا لەوە گەورەتر هەیە ئینسان شوێنی ئەو پێغەمبەری بکەوێت، سنەتی ئەو پێغەمبەری زیندوو کاتەوە صلی الله عليه وسلم. ئایا کەس هەیە بێزگە لە پێغەمبەران خوای گەورە شاهێدی بۆ دابن،
خوای گەورە شاهدی بە ئەو پێغەمبەرە داوە برام وإنك لعلى خلق عظيم خوا شاهدی بۆ پێغەمبەر داوە هەر کەسێک لەسەر ڕێو شوێنی ئەو پێغەمبەرەی بێت لەشەر ڕێو سنەتی ئەو پێغەمبەرەی بێت بێگومان لە دنیادا هەر سەرفرازە و لە قیامەتێشدا ئینشاءالله هەر سەرفراز دەبێت دوعا دەکەین دەپاڕینەوە یا ڕەبی خوای گەورە سەرفراز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی لەسەر ئەساسی ئیمان و ئیسلامەتیە و بەیەکەوە دڵمان گرێ بدەی و خزمەتی و تەبایی و برایەتی لە نێوانماندا دروستکەی و لەو مەجلیسە و لە باقی مسلمانان خۆش بێ ئینشاءالله خوایە ئەو مەڕە منداڵەی کە کراوە بۆ خاوەنەکەی ئینشاءالله ببێتە خێر و پاداشت و دەفعی بەڵام موسیبەتی لەسەر لابچین و هەروەها ئەو منداڵە صالح بێت و منداڵێک بێ هەم تەمەنی درێژ بێ هەم صالح بێت و ئەو باوکەیەش لەبەردەستی بحەسێتەوە هەر کەسێک خوای گەورە منداڵی پێداوە یا ڕەبی خۆیان منداڵەکانی صالحکەی هەر کەسێکیش منداڵی نییە بە هیوایەتە منداڵێکی پەیدا بێت یا ڕەبی خوای گەورە ئێمە لێرەوە دوعای بۆ دەکەین یا ڕەبی خوای گەورە منداڵی صالحی پێ ببەخشی ئەوشی کە منداڵی هەیە یا ڕەبی خوای منداڵەکانی بۆ صالحکەی خوای گەورە لە خاوەنەکەی قبولکە بە چاکترین شێواز پاداشی بداتەوە ئینشاءالله آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته أجمعين يا ربي.